ئێمە وەفدێکی سەرکردایەتی کۆمەڵ بە ناوی جەنابی مامەست عەلی بافی سەرۆکی کۆمەڵ و سەرکردایەتی کۆمەڵی دادگەریەوە هاتینە خزمەت ئەو برا بەڕێزانەی خاوەن پرسەی کاک موسا و موژدەخانی هاوسەری کە خوای گەورە دەپارێنەوە کە خوای گەورە بە باشتیان بەرینیان شادکە و ئینشاءڵڵا بە شەهید قبولیان کە و لە خوای گەورە داواکاری کە ئەم بەڵاو ئەم موسیبەت و ئەم ئاڵۆزی کە ئەو ناوسانەی گرتوتەوە بە تەواوی کۆتایی پێبێ و ئەو ئاگربەستەی کە ئێستا لە ئارادا هەیە ئەمە ئومێد دەکەین کە سەرتاسەری بێ و ئەم ئاڵۆزیە بە کۆتایی بگەێنێت چونکە بەڕاستی ئاڵۆزی و بەڵایەکی گەورەیە بۆ ئەو ناوچەی ئێمە و ئەگەر بەردەوام بێ خوا نەخواستە دیارە مەترسی ئەوە هەیە کە یعنی شەڕەکە فراوانتر بێ و زەرەر و زیان و قەیرانەکانی کە ڕوو لە ناوچەکەی دەکات بە تایبەتی ئەو ناوچەی ئێمەکە لە ڕووی جوغرافیەوە لەوانە ببێتە شەرگە زیان و زەرێکی ئێزگا گەورە دەکەین لە هەموو ڕۆکانەوە بەڕاستی بە تایبەتی لە ڕووی گیانیەوە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی قەیرانەکانی دیکەشەوە ئێمە هەر لە سەرەتاوە هەڵوێستمان وا بووە کە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە هەرێمی کوردستان بەگشتی ئێمە خۆمان پارێزین لەم ئاڵۆزی شەڕە چونکە نە پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڕاستی و نە هیچ بە هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکرێت بە خۆشبەختانەش وا هێندرا سیاسەتەکە بەم شێوە بووی هەموو لایەک کە ئێمە بەشێک نەبین لەم ئاڵۆزی و لەم شەڕ و وەخوا نەخواست ئێرە نەبێتە شەرگە و ئاگرەکە وەکو لە مێژوودا بووە بەڕاستی بە هەمیشەیی لەسەر پشتی کورد نەکرێتەوە خوای گەورە هەموو لایەکمان پارێزێ و ئەوانەشمان بۆ باشسپان و بەری شادکە و ئێمەش هەموو لایەکمان خوای تەرەفمان پارێزی و سەلامەتمان بکە زۆر سوپاس بۆ هەموو لایەک